قسەم کرد بەپێی ئەو زانیاریانەی کە دەست من کەوتووە تا ئێستا بردومانەکە بۆ سەر شاری کۆیە بووە ئەوە لەم سێ دەنگە بەهێزە یەک موشک بووە و درۆن نەبووە هەندێک جار بە درۆن هێرشەکان کراوە بەڵام ئەم جارەیان بە موشک بووە یەکێک لەو سێ دەنگە بەهێزانەی کە بیسترا موشکێک بووە لە ناو سنتەری شاری کۆیە کەوتۆتە خوارەوە بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا لەبەرەوەی گەرما و گەرمە ڕووداوەکە هێزە ئەمنیەکان چوونەتە شوێنی ڕووداوەکە بۆی زانیاری زیاتر یا لێکۆڵینەوەی ورد بکەن ئەوەی کە هەیە تا ئێستا هیچ زیانێکی نەبووە تا ئەو دەقەی کە ئێمە قسەی تێدا دەکەین هیچ زیانێکی نەبووە بەپێی ئەو زانیاریانەی کە دەست ئێمە کەوتووە و لەو سێ دەنگە بەهێزەش یەکێکیان موشکێکە لە ناو کۆیە کەوتۆتە خوارەوە من لەگەڵ تەندروستیش قسەم کرد لەگەڵ جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە وتم هیچ زیانێکە بووە کەس شەهید یا بریندار بووە کەس هێنراوە بۆ نەخۆشخانە باسی لەوە کرد تاو دەخە خۆشی لە نەخۆشخانەیە هیچ شتێکی ئاوا نەبووە وەکو باسم کرد ڕووداوەکە گەرما و گەرمە هێزە ئەمنیەکان سەرقاڵی لێکۆڵینەوەن لە ڕووداوەکە بۆی بزانن هێرشەکە بۆ سەرکوێ کراوە و کوێ کراوەتە ئامانج ئەوەی کە هەیە خەڵک لێرە بەڕوونی هەستیان پێکرد دەرگا و پەنجەرەی ماڵان بەشێک لەگەڵ دەنگەکان لەرزیەوە و لە کۆیش با بڵێن خەڵکێکی زۆر هەستیان پێکرد لە کۆی و دەوروبەری ئەوەی کە هەیە دەنگی سێ تەقینەوەی بەهێز بوو یەکێک لەو دەنگانە موشکێک بووە لە ناو کۆی کەوتۆتە خوارەوە زانیارە سەرەتایەکان تا ئەم دەقەیە بەم شێوازن هاوڕێ زۆر باشە خالید من بەهزادم بەڵام ئەمەوێ بزانم لە ناوچەی قەڵاتجێ و ناوەش دەنگ بیسرا و دەنگە چی بووە مەترسیەکەی چییە هاوڵاتیان دۆخیان چۆنە بەهزات وەکو باسم کرد لە تەواوی ئیدارەی ڕاپەڕین یعنی لە قەڵاتجێ لە پشدەر بەگشتی لە ڕانیە لە حاجیاوە لە چوارقوڕنا لە تەواوی شار و شارۆچکەکانی ئیدارەی ڕاپەڕین خەڵک هەستی بەم دەنگا بەهێزە کرد تەنانەت وەکو باسم کرد دەرگا و پەنجەرەی ماڵانیش لەریەوە لەگەڵ دەنگەکەدا بەڵام ئەوەی کە من بەدووادا چوونم کرد هیچ با بڵێن لە دەڤەری ڕاپەڕین هیچ بردومانێک نەبووە هیچ درۆنێک نەکەوتۆتە خوارەوە هیچ موشکێک نەکەوتۆتە خوارەوە ئەوەی کە هەیە لە سنووری کۆیەیە لە سنووری کۆیەش من لەگەڵ چەند سەرچاوەیەکی جیاواز قسەم کرد هەم لە ئاسایش هەم لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە تەندروستی هەم لەگەڵ قایمقامیش تا ئێستاوەی کە باسم کرد تەنیا ئەو موشکەیە کە کەوتۆتە خوارەوە لە ناو کۆیە بەڵام هیچ زیانێکی نەبووە خۆشت دەزانی ئەم بردومانانە بێگومان ترس و دڵڕاوکەی هەیە لە لای خەڵک دۆخەکە بەگشتی نائارامە بەڵام بە شێوەیەکی گشتی ناوچەکە سەلامەتە سوپاس بۆخوا هیچ کەسێک شەهید یا بریندار نەبووە بە پێی ئەو زانیاریانەیە کە دەست ئێمە کەوتووە دەستخۆش سوپاس بەخوا کە هیچ کێشەیەکی ئەوتووە لە ناوچەکەدا ڕووی نەداوە هیوادارم پارێزراو بن لە بەغدا هێرشکراوەتە سەر بنکەی ڤیکتۆریا بێستون سڵاو لێبێ ئەمێ بزانم دوازانێرەکان لە لای تۆچین ئەم هێرشە چ زەرەر و زیانێکی لە ناوچەکەیاوە بەڵێ بازات بێگومان لە کاتژمێر 7 بۆ 11 شەو 5 جار هێرش کرایە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بەل لە 5 خولەک بەل لەم ڕاستەوخۆیە جارێکی تر مقاومەی ئیسلامی لە عێراق ڕایگەیان کە جارێکتر هێرشیان کردوتە سەر بنکەی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا هەرچەندە بەر لە کەمتر لە 15 خولەک دەنگۆی ئەوە بڵاو بووە لە هەندێک لە گروپەکانی بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکانی حەشدی شعبی باس لەوەکان کە ژمارەیەک چەکداری مقاومەی ئیسلامی دزیان کردوتە نێو قاعدەی ڤیکتۆریا بنکەی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا باس لەوە شەکەن کە تەسویریان کردووە بە تەسویرە و چوونەتە ژوورەوە ماوەیەکی کەم لە ژوورەوە بوونە دوایە دەرچوونە ئەمە تا ئێستا دەنگۆیە و لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود پێگاکانی حەشی شعبی لە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە چاوەڕێیەکەن ئەو ڤیددیوە بڵاو بێتەوە یاخود بە شێوەیەکی فەرمی پشتڕاست بکرێتەوە لەلایەن مقاومەی ئیسلامی
بەغدا چوونەتە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بە تایبەتی لە نێو پێگەی ڤیکتۆریا بەڵام لەگەڵەوەیشدا بەردەوام هێرشەکرێتە سەرە و پێگەیە لە ڕێی درۆنەوە هەرچەندە لە ڕێ و بەیاننامەیانی کە بڵاوەکرێتەوە ئەو هێرشانی کە تا ئێستا کراوەتە سەر ڤیکتۆریا لە ئاسمانەوە تەقێنراونەتەوە ئەو درۆنانە و هیچی نەکەوتۆتە ئەرز بەڵام بەر لە کەمتر لە کاتژمێرێک ئاگرێکی زۆر گەورە لە نزیک قاعدەی ڤیکتۆریا پێگەی ڤیکتۆریا بەرز بۆتەوە پێچێ شتێکی گەورە بەرکەوت بێ موشکی بەرکەوت بێ یا درۆنی بەرکەوت بێ چونکە ئاگرەکە زۆر بەرزە تا ئێستا بە شێوەیەکی فەرمیش بڵاو نەبووتەوە ئەو شوێنێ لە ناو پێگەی ڤیکتۆریایە یاخود نە بەڵام گروپەکانی نزیک لە بڵێن حەجی شعبی و لەگەڵ ئەوەیش لە مقاومەی ئیسلامی باس دەواکەن بڵێ ئەوە پێگەی ڤیکتۆریایە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و لە ڕێی هێرشکردنە سەر بە درۆن هێرشیان کردۆتە سەری و کەوتۆتە خوارەوە و ئەو ناوچەی سوتانوە و ئەو شوێنیان کردوتە ئامانج بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی لەلایەن شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراقەوە ئەو هەواڵە پشتڕاست نەکراوەتەوە لەگەڵەوەیشدا لە زۆرێک لە ناوچەکانی دیکە چ لە کەرکووک لە دووسخورمات و لە بەسرە لە قائم ئەمڕۆ هێرشکراوەتە سەری و لە ڕێگەی فڕۆکەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل پێگەکانی حەجی شعبی کراوەتە ئامانج و تەنها بە پێی و زانیاریانە تەنها زەرەری مادیە بووە زەرەری گیانەکان لەوەی کەرکووکە وەکو دەنگۆی ئەوە هەبووە یەک کەس بریندار بووە بەڵام تا ئێستا ئەوە لایەنە پەیوەنددارەکان بڵاویان نەکردوێتەوە بەڵام لە قایمە ئەوەی بڵاو بۆتەوە هێرشەکە زۆر سەخت بووە و هەرچی بینا و جبەخانەی حەجی شعبی لەوێ کراوەتە ئامانج و تەختی سەرزەوی کراوە زۆر باشە بێستون سپاس بۆ تۆ پارێزراو بن